ساڵە ماوەڕێیان ئەمڕۆ 11/4/2023 بەڕێزان هەموو ڕۆژێک هەوڵ ئەین بە سێ ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزیشەوە کە ڕۆژانە لە کاتژمێر 2:30 نیۆڕۆ بە شێوەی لایڤ لە گروپی کاردیناڵ لینکەکەیمان داناوە لەگەڵ تانابین بۆ هەست پرسیارێک لەسەر باوەندە کە هەبێت ئێمە لە خزمەتانین. هیوادارین کۆمەڵێک سوود لەمە ببینێ، هەست پرسیارێکە بێ، هەست ڕوونکردنەوەیەکە بێت لەسەر هەرچی شتێک بێت، حەسیشکا ئەگەر خەیرێکەیە بێچووە مەسەڵی بێچەکانی ببینێت، ناوسکی بێچوو ناوسکی خەیری زودکردن ئەوانی کە لە بەردەستمانایە ئەتوانین بە ڤیدیۆ بە لایڤ پیشانتان بین. من چاوێمتان ماچەکەم هەر شتێکە بێتانکەین سەر چاومان و بەبێ هیچ بەرامبەرێکیش ئێمە سەیری تێرەکەین ئەگەر هەندێک پێویستیشی پێ بێ بەبێ بەرامبەر ئین بە بەشەوکەران. ئێوە چای منن خواتان لەگەڵ.